سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە من کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی. ئازیزان لە سەرودەمی نزیک بوونەوە لە ڕۆژی بەناو هەڵبژاردننی نوێنەرانی پارلەمانی و مەجلیسی زانایانی بەرژەوەندیەکانی ڕژیمی ئێراندا بەناو هەڵبژاردنێک کە لە بارودۆخێکدا بەڕێوە دەچێت و ڕژیمی کۆماری ئیسلامی لە خراپترین دۆخی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی ژیانی خۆیدا بەسەر دەبات وە کەمترین مەقبولیەتی لای جەماوەری خەڵکمەوە. چاوەڕوان دەکرێت ئەم بەناو هەڵبژاردنە لەلایەن جەماوەری وە گیان هاتووی خەڵکی ئێرانەوە بە شێوەیەکی بەرچاو بایکۆت بکرێت. سەبارەت بە لایەنە جۆراوجۆرەکانی ئەم بەناو هەڵبژاردنە داوامان لە بەڕێز هاوڕێ ڕەسوڵ عەزیزان کردووە کە لەم بەرنامەیەدا بەشدار بێت تا چەند پرسیارێکی لەم بارەیەوە ئاراستە بکەیت. لەگەڵماندا بن. هاوڕێ ڕەسوڵ ئەم کاتت باش و بەخێر بێت بۆ بەرنامەی تایبەتی ئەم هەفتەیەمان. زۆر سپاس هاوڕێ تالب، سپاس بۆ بانگێشتەکەتان و سڵاو ڕێزم هەیە لە خزمەت بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. دووبارە زۆر سپاس بۆ بەڕێزت هاوڕێ ڕەسوڵ، ئەندام و کادری حیزبی کۆمۆنیستی ئێران. هاوڕێ ڕەسوڵ پێم باشە یەکەم پرسیاروا دەست پێ بکەین کە دەکرێت بفەرمون ئەم دەورەیەی بەناو هەڵبژاردن لە ئێران و لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە لە چ بارودۆخێکدا خەریکە بەڕێوە دەچێت؟ زۆر سپاس هاوڕێ تالبجان. دیارە هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 40 ساڵی ڕابردووی خۆی جگە لە شانوەگەرەیەکی بەرچاو شتێکی دیکە نەبووە، یا ئەم هەڵبژاردنانەی ئەم دوایش یا ئەوەی کە لە بەردەمایە هەڵبژاردننی پارلەمانی و مەجلیس وە هەروەها مەجلیسی زانایان جگە لە شانۆگەرێکی دیکە و ڕسوایەکی دیکە بۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی چی دیکە هیچ شتێکی دیکە بەدی ناکرێت، چون ئەگەر بین ئێمە هەڵسەنگاندنێ بکەین یا هاوڕێک بدەینەوە لەسەر ئەگەر زۆر بۆ مێژوویەکی زۆر دوور و درێژ نەڕۆین بگەر ئاوردانەوەیەکمانە بێت لەسەر 1 ساڵی ڕابردووی گۆڕانکاریەکان لە ئێران لە ناوچەکە و هەروەها بەتایبەت لە کوردستانیش ئێمە هێشتا برینەکانی شۆڕشی ژینا بە تەواوی ساڕێژ نەبوون، بەڵکو هەروە ئەو برینانە تازەن بە گیان لە دەستدانی ژینا شۆڕشێک سەری هەڵدا کە ئەو شۆڕشە ئاخێزێکی جەماوەری بوو، ئاخێزێکی کۆمەڵایەتی بوو کە هەموو دەتوانین بڵێن ستونی فەقەرات یا هەموو پشتوپەناکانی کۆماری ئیسلامی هێنایە لەرزە. هەر بۆیە کۆماری ئیسلامی بە درڕندانەترین شێوە حەولی سەرکوتی ئەم ئاخێزەی داوە، ئەو ئاخێزەشی تا ڕادەیەکی زۆر سەرکوت کرد. هەر بەم بۆنەوە خەڵک لە ئێران زۆر تووڕە و داغدار لەو بابەتە، جیا لەوەی کە ئێستا ئەو برینانە بیر نەچوونەوە، جیا لەوەی کە کوژران و ئێعدام و زیندان و سەرکوتەکان هەروە لە مێشکی خەڵکدا هەن، ناسەقامگیری ئابووری گرانەکان، بێکاری، خۆکوژی کۆمەڵایەتەکان ئەوەندە لە ئاستێکی بەرزدان ئەم شانۆگەرەی کۆماری ئیسلامی کە بە ناو هەڵبژاردن دەست پێکردەوە جگە لە ڕسوایەک و بایکۆتێک هیچی دیکەی بدۆوە نات. هەروە ڕەسوڵ ئەگەر بمان هەوێ بەراوردێکی ئەم گاڵتەجاڕی هەڵبژاردنە ئەگەر لەگەڵ هەڵبژاردننی وڵاتێکی دموکرات لەگەڵ هەڵبژاردنێکی نۆرماڵ لە وڵاتێکی ئازاددا بەراورد بکەین، جیاوازیەکان چین؟ دیارە هەمووان لە ئێران نەزانن کە ئەمە هەڵبژاردن نییە و لە گاڵتەجاڕێک و لە شانۆیەک لە شانۆیەکی ڕژیم زیاتر نییە. بەڵام ئەگەر بێنین بەراورد بکەین لەگەڵ هەڵبژاردننی وڵاتێکی ئازاد، فەرقەکان چین؟ جیاوازیەکان چین بەڕایەوە کە هەر وەک خۆت ئیشارەت پێکرد هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی جگە لە گاڵتەجارێک جگە لە شانۆگەرێک هیچی دیکە نییە. هۆکارەکەشی چێ؟ هۆکارەکەی ئەوەیە ئەم کەسانەی کە بەشدار دەبن یاخۆیان بەربژێر دەکەن بۆ نمونە بۆ هەڵبژاردنەکانی پارلەمان یا بەناو مەجلیس، هەموو ئەو کەسانن کە
پارێزەرانی نیزامی کۆماری ئیسلامین هەموو ئەو کەسانن کە تا سەر ئێسک و پێ ئێسقان باوەڕیان بە نیزامی کۆماری ئیسلامی هەیەوە بۆ پاراستنی ئەو نیزامە تێدەکۆشن کەواتە لە کۆماری ئیسلامیدا لە ڕێژیمێکی تۆتالیتار لە ڕێژیمێکی دیکتاتۆردا کە بە پێی یاسای بنەڕەتی ئەو وڵاتە هیچ چالاکێکی سیاسی و هیچ حیزب و ڕێکخراوەی سیاسی و هیچ ڕێکخراو بە ڕێکخراوە بوونێک مەجالی نییە ئەگەر لە چوار چێوەی یاسای سیاسی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیدانە بێ ناتوانێت کار و فعالیت بکات کەواتە ئەمە گاڵتەجار و شوانەیەکی ئاشکرایە شانۆگەرێکی ئاشکرایە ئەگەر بین بەراوردێکی زانستی بکەین دەگەڵ وڵاتانی ئوروپایی بۆ نمونە وڵاتایە کە دموکراسی یا ئازادێکی نیسپی تێدا جێگیرە ئەمە بە ڕوونی بۆمان دەردەکەوێت لە وڵاتانی ئوروپایی یا لە وڵاتانەی کە ئازادێکی نیسپی تێدا جێگیرە حیزب کار دەکا ڕێکخراوە هەیە تاکەکان مافی وان هەیە کە لە ڕێکخراوەیەکدا خۆیان ببینەوە کار و چالاکی بکەن و هەر بەو پیانەش بەپێی یاسای ئەو وڵاتانە 4 ساڵ جارێکە یا 6 ساڵ جارێکە 3 ساڵ جارێکە ئەم حیزبانە وان هەیە دەتوانن لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا بەشداری بکەن و بەو ڕێژەی کە دەنگ دێنن یا بەو ڕێژەی کە نێنەرانیان دەنگ دێنێ بەشداری ئەو مەجلیس یا ئەو شورایانە بن کە لە هەڵبژاردنەکاندا دیاری دەکرێن هەر بۆیە لە ئێرانێکدا کە هیچ ئازادیەک نیە سەرەتاییترین ئازادەکان زەوت کراون کەواتە مافی خۆبەربژاردکردن یا مافی هەڵبژاردنیش تەنیا شایەنۆگەرێکە جیاوازێکی یەکجار زۆری هەیە دەگە وڵاتانی ئەوروپای چونکە لە وڵاتانی ئەوروپای هەموو حیزبێک بۆی هەیە مافی خۆیەتی حیزبێک کە بەڕسمی سەبت کرابوو بەڕسمی ناسرا مافی خۆیەتی چالاکی بکاوە بە پێی یاسای ئەو وڵاتەش لە بەربژاردنەکاندا بەشداری زۆر سپاس بۆ بەڕێستان هەڵڕێ ڕەسوڵ گرنگی ئەم بەناو هەڵبژاردنەی ئەم جارە واتە بەشداری ژمارەیەک لە خەڵکی ئێران تێیدا بۆ ڕژیم چییە چ گرنگیەکی هەیە وەگەر بە شێوەیەکی بەرچاو بایکۆت بکرێت چواتاگەگەێنەوە کاریگەریەکانی چییە بێ بەڕایەوە ئەم شانۆگەری بەناو هەڵبژاردنە ئەگەر بین لە دوو ڕوانگایە چاوی لێ بکەین یەکێم ڕوانگەی یەکەمی ئەوەیە کە بەڕاستی ئەگەر بمانوێ زۆر لە ڕازبینانە بین ڕازگویانە بیر بکەین ئەو شانۆگەرێ پێشتر نووسراوە و دەرەنجامەکەشی دیارە ینی هەموو شتێکی دیارە فقط تەنیا شانۆگەرێکە وەکو دەیهێنە سەر پەردەی نمایشی دەکەن و لە کۆتاییشدا دەرەنجامەکەی بە خەڵک دەڵێن کە نەتیجەی ئەو شانۆگەرێت چی بووە هەر بۆیە من پێم وابێ ڕادەی بەشداربووان لەم قۆناغەدا یا لەو دەورەیەدا لەو هەڵبژارنانەدا زۆر نابێ هەر بەپێی ئەو فاکتەرانە و ئەو هۆکارانەی کە لێ ئێستاوە دەبیندرێ بەپێ ئەو پەیوەندیانەی کە هەیە یا ئەو ئاگادیارایی من هەمە لە زۆربەی شارەکان مەسەلەن خەڵک هەڵی بتاوەتە سەر بانگەشەی هەڵبژاردنەکان یا ستادی هەڵبژاردنەکان و لەو شەرایەتەدا کۆماری ئیسلامی زۆر ترسنۆکانە لە بێدەنگی و لە پاشەکشەدایە جا هەر بۆم خاترە بۆ هۆیانە پێم وابێ ڕادەی بەشدار بووان لە هەڵبژاردنەکانی ئەم دەورێ یەکجار زۆر لە خوارەوە دەبێ و ئەگەر جۆریش لە خوارەوە نەبێ حتمما بایکۆت دەکریانی دەنگۆی بایکۆتکردنی ئەو هەڵبژاردنانە یەکجار زۆرە و بەتایبەت لە کوردستان ئەوەی کە من ئاگادار بووم لەو شارانەی وەکو مەهاباد بۆکان ئەم شارانی ئازەربایجانی ڕۆژاوە لە زۆربەی شارەکان خەڵک تەنانەت وەکو ناڕزایەتێکی شێرشیان کردوتە سەر ستادەکانی هەڵبژاردن و تەبلیغاتی هەڵبژاردننی بەناو مەجلیسی شورای ئیسلامی هەر بۆیە من پێم وابێ دەرەنجامی ئەو هەڵبژاردنانە بۆ کۆماری دەرەنجامی ئەو هەڵبژاردنە ئەگەر ڕادەکەی لە خوار بێ جارێکی دیکە دەیسەلمێنێ کە خەڵکی ئێران مەرحەلە بە مەرحەلە گەیشتوتە قۆناغێک کە ئیتر
کۆڵەکەکانی کۆماری ئیسلامی هێناوەتە لەرزە وە لە 2000دا ئەگەر لە ماوەیەکی نزیک خایاندا کۆماری ئیسلامی نەگۆڕدێ کۆماری ئیسلامی تووشی پاشەکشەیەکی گەورە دەکا و هەر کۆماری ئیسلامی مەجبور دەبێت درێژە بە پاشەکشەکانی خۆی بدا هەر وەکو تا ئێستا لە زۆر بوارە پاشەکشەی کرد بەڵام هەموو هۆکارەکانی هەموو نیشانەکانەوە دەردەخەن کە ئەو هەڵبژاردنانە بە ڕادەیەکی زۆر بەرچاو بایکۆت دەکرێت یا ڕادەی بەشداربوونی لە هەموو ئێراندا زۆر لە خوارەوە واتە لە حاڵەتێکدا کە ماوەی زیاتر لە ساڵ و نیمێکە خێزێکی شۆڕش گێڕانە بە ناوی شۆڕشی ژینە لاسی کوردستان و ئێراندا لارەدایە ئێوەش چاوەڕوانیتان لە خەڵگەوەیە کە هەڵبژاردنەکان و ئەم گاڵتەجاڕە بایکۆت بکەن جگەر لە چاوەڕوانەکانی ئێمە یا ئێمە چۆن بیرەکەینەوە خەڵک گەیشتۆتە ئەو قۆناغە ڕاستەکەی کاتێک خەڵک دەگاتە قۆناغێکی دیاریکراو ئیتر خەڵک دەبینێ کە ژیان چۆنە هەڵسوکەوتەکان چۆن وە بە پێی ئەو موقعیەتانەی کە هەیە لە کۆمەلگادا دەرەنجام یا ڕەتفعلی دەبێت هەر بۆیە جگە لە چاوەڕوانەکان فاکتەرەکان یا ئەو ئەلایمانە ئەو شتانە هەموو نیشانگەر لەوەن دەلالەت بەوە دەکەن کە خەڵک بەشدار نابێ چون ئێستا خەڵک سەرکوت و خەفەقان و کوشتن و بڕین و ئێعدامی کۆماری ئیسلامی لە ماوەی 1 ساڵ و نیوی ڕابردوودا بیر نەچۆتەوە بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان بەڵێ دیارە منیش مەبەستمەرەوە بوو پێ و فاکتانە و بە پێ و شتانێک کە باستان کرد هەرە و چاوەڕوانیە لە خەڵکەیە کە خەڵگەیشتوێتەوە ئەنجامە لە بەشی سەرتاسەری لە ئێراندا ئەوە پێم خۆشە پرسیارێک ئەگەر ببێتەوە بەردەوام و بە درێژایی تەمەنی پڕ لە جەنایەتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا کوردستان یەکێک لەو شوێنانە بووە کە کەمترین بەشداری هەبووە لە بەناو هەڵبژاردنەکانی ڕژیمدا پێتان وایە ئەم جارە خەڵکی کوردستان چ کاردانەوەیەکیان بەرامبەر بەم بابەتە دەبێت دیارە هەروەکە خۆتان نیشارەتان پێکرد ئەگەر بە تایبەتی لەسەر کوردستان قسە بکەین لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە یەکەم شانۆگەری بەناو هەڵبژاردننی کۆماری ئیسلامیدا لە ساڵی 1350 هەتاوی کوردستان بە کۆی دەنگ بە تەواوی 98% لە خەڵکی کوردستان ڕێی نام بە کۆماری ئیسلامیدا هەرو کات کۆماری ئیسلامیان ڕێیەکی ڕەدیان پێدا کە قبولان وەکو ڕێژیمێک وەکو حکوومەتێک هەر بۆیە هەموو دەورەکانی هەڵبژاردن لە کوردستان ئەگەر لە ناوچەکانی دیکەی ئێران تا ڕادەیەک بەشداروی هەبوو بێ بەهۆی تەوەهومێک یا بەهۆی وعدە و وعیدێک کە ئیسلاح تەلەبانی دەوڵەتی یا دەست و پەیوەندان لەو دەورەی دەسەڵاتدارەتی خۆیاندا مەسەلەن بە خەڵکیاندا بوو کوردستان ئەو تەوەهومەی نەبووە و هەمیشە ڕادەی بەشداربووان لە کوردستان زۆر لەوە لە خوارتر بووە کە کۆماری ئیسلامی چاوەڕوانی لێ دەکردەوە یا لێی دەکات هەر بەم بوونەوە لەم دەورێشتا دەتوانم بڵم بە شامەتەوە کە ئەگەر لە 100% کوردستان بایکۆت نەکا ڕادەی بەشداربوونی ئەوەندە لە خوارەوە دەبێت جگە لە ڕوڕەشێک یا رووسایەکی دیکە بۆ کۆماری ئیسلامی هیچی دیکەی بەدواوە بەڵێ زۆر سپاس هاوڕێ من پرسیارێکم نەماوە خۆتان ئەگەر بتانە ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن بفەرموو زۆر سپاس هاوڕێ تاالب دیارە قسە باسەکان لەسەر هەڵبژاردن بوون فقط من ئەوەندە دەتوانم بڵێم ئاماژە بۆ بکەم ئەوەندەی کە خەبەرەکان دێن یا دەبیسترێ یا ئەوەی کە لە دەرەوە ئێمە دەگەڵ کۆر و کۆمەڵە ئەنتەرناسیۆناڵ یا کۆر و کۆمەڵەکانی چەپی ئێرانی یا ئەو کۆر و کۆمەڵی دانیشتجویانی ئێرانی کە بەڕاستی فعالن لە ئوروپا و یا لە دەرەوە هەموو ئاماژە بەوە دەکەن یا قسە لەوەیە کە ئەم هەڵبژاردنانە بەڕادەیەکی زۆر بایکۆت دەکرێت یا ڕێژەی بەشداربووانی
زۆر تێیدا لە خوارەوە دەبێت چونکی ئێستا لە دەرەنجامی ئەو ئاخێزی جەماوەرەی کە لە ساڵ نوێیەکی ڕابردوودا هەبوو خەڵک خەریکی خوێندنەوەیەکی نوێن ئایا مەسەلەن هۆکارەکانی سەرکوت چ بوون و ڕێگا چارەکانی داهاتوو دەبێت چۆن بێ هەر بۆ خەر من پێم وابێ لە ئەم دەورەی خۆسازماندانێکە بۆ دەورەیەکی تازە لە مبارزە لەگەڵ کۆماری ئیسلامی. زۆر سپاس بۆ بەڕێستان هاوڕێ ڕەسوول کە ئامادە بوون لە بەرنامەیەم هەفتەیەماندا. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی تلڤیزیۆن کۆمەڵ. دوبارە سپاس بۆ هاوڕێ ڕەسوول عەزیزیان. ئەندام و کادری حیزبی کۆمۆنیستی ئێران کە لە بەرنامەی تایبەتی ئەمڕۆماندا کە تایبەت بوو بە بایکۆتی گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردن. زۆر سپاس بۆ ئێوە بینەریش کە تا ئێستا لەگەڵمان بوون و بینەرمان بوون. تا بەرنامەیەکی تر ماڵاو.